ئەدەبێکی تر ئەوەیە کاتێک کە خۆت هەڵئەستی هەر پێویست نییە خۆت هەستی برا بەڕێزەکەم، پێویستە ماڵ و مناڵەکەشت هەستێنی. یا أيها الذين آمنوا قوا أنفسكم وأهليكم نارا. هەر خۆتان لە ئاگر مەپارێزن، خێزانەکانیشتان بپارێزن. کاتێک کە تۆ هەڵئەستی لە خەو، خێزان و ماڵ و مناڵەکەشت هەستێنە، پێویستە لەسەرت. وأمر أهلك بالصلاة، فەرمات بە خێزانەکانت بکە، مناڵەکانت بکە بە نوێژ. پێغەمبەری خوا فەرمی عليه الصلاة والسلام فەرمان بە مناڵەکانتان بکەن بە نوێژ وهم أبناء 7، کاتێک کە تەمەنیان 7 ساڵە. ڕاستە مکەلەف نین، ڕاستە لەسەریان نییە نوێژ، بەڵام ئەمە تعلیمیە، ئەمە تەئدیبیە، فێرکردنە. و کاتێکش بوون بە 10 ساڵ ئەگەر نەیان کرد لێیان بدەن لەسەری. لێدانێک نا کە جێی پێوە دیار بێ ئەزێتی بدەین، نە، لێدانی تەئدیب بۆی فێر بێ ئەو مناڵە لەسەر عیبادەت. کەواتە کە خۆت هەستای پێویستە لەسەرت خاوخێزان و ماڵ مناڵیش هەستێنی. لە حەدیثێکە هاتووە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام فەرمێ رحم الله رجلا، رحمەتی خوا لە پیاوێک بێت قام من الليل فصلى، لە شەوە هەڵەستێ شەو نوێژەکە یان نوێژی بەیانیەکە، خێزانەکەشی لەگەڵ خۆی هەڵەستێنێ. رحمەتی خوای گەورە لەو پیاوە بێت. فإن أبت نضح في وجهها الماء، ئەگەر خێزانەکەی هەڵنەستا، قورس بوو، تەمەڵ بوو، ئەتوانێت پڕشەی ئاوی پیا بکە، کەمێک ئاو بکە بە دەموچاویە، بەڵکو خەوەکەی بڕوا و هەستێ. ئەمە بەس بۆ پیاوان نییە، بۆ ئافرەتانیشە. و هەروەها فەرمێ ڕەحمەتی خوای گەورە لەو ئافرەتە بێ کە لە شەوە هەڵئەستێ، شەو نوێژەکە یان نوێژی بەیانیەکە، لەگەڵ خۆیان پیاوەکەشی هەڵئەستێنێ. ئەگەر پیاوەکەشی هەڵنەسا، ئەویش دەتوانێت بە هەمان شێوە ئاو بە دەموچاویە بکات بۆی هەڵیسێنێت. کەواتە ئەدەبی سێم ئەوەیە کە تۆ خۆت هەستای، ماڵ و مناڵیش لەگەڵ خۆتە هەڵبستێنە بۆ نوێژ. بۆ بە تایبەتیش برا بەڕێزەکانم، نوێژی بەیانی پێویستە براکانم کە ئاگاتان لە نوێژی بەیانی بێت.